یەکێک لە صفاتەکانی ئینسانی ئیماندار ئەوەیە کە قانعە بە بەشی خوای پەروەردگار و ئیمانێکی تەواوی هەیە بەوەی کە خوای تەعالا شتەکانی دیاری کردووە. یعنی ئێمە 6 ڕوکنمان هەیە لە ڕوکنەکانی ئیمانی. یەکێک لەوانە ئیمانە بە قەزا و قەدەر. ئێمە ئەبێ ئیمانمان هەبێ کە خوای تەعالا زۆربەی شتەکانی ژیانی دیاری کردو بۆ ئێمە. بۆ نمونە یەکێک لەوانە مەسئلەی مناڵبوونە. یعنی خوای تەعالا دیاری کردووە تۆ چەند مناڵت ببێ، مناڵت ببێ یان نەبێ، هەروەها کوڕت ببێ یان کچت ببێ، چەند کوڕت ببێ چەند کچت ببێ. یعنی ئەمە خوای پەروەردگار دیاری کردووە. ئێمەش ئەبێ باوەڕمان هەبێ بەوە. هیچ تاوانی ئافرەتی تیان نییە. هەروەها ئەگەر کوڕیشت ببێ هیچ تاوانی ئافرەتی تیان نییە. ئەمە دابەشکردنی خوای پەروەردگارە. خۆی زۆر خۆشە ئینسان لە ژیانە کچیشی هەبێ و کوڕیشی هەبێ. بەڵام ئەگەر خوا تەقدیری وابێ کەس ناتوانێ لە تەقدیری خوا ڕاکە، لە قەزا و قەدەری خوای پەروەردگار ڕاکە. ئینسانی ئیماندار ئەبێ ڕازی ببێ بەو بەشەی کە خوا پێی داوە. بۆ ئێمە ناشیە قەناعەتمان وابێ کەوا کوڕ فریامان نەکەوێ. یعنی عەقڵمان وابێ بڵێن وەڵای سبەی ئەگەر پەکمان بکە کوڕەکان بەکردمان دێ. بۆ خەڵکێکی زۆر هەیە کوڕی چەند کوڕی هەیە هیچ سفادەیەکی نیە و سوودی پێ ناگەێنن، تەنیا کچێکی ئیسا خۆی و ژنەکەشی لە لای کچەکەی بە خاوەنیانەکە. من سەدەها نمونەم لەلایە نەک یەک و دوو سێ کەوا کچ ژیانی خۆی کردوتە قوربانی دایک و باوک. یعنی قەیرە بووە، پیر بووە لەبەر خاتری ئەوەی خزمەتی دایک و باوکی بکە. بەڵام نەمبینیوە لە ژیانما، نەمبینیوە ئەگەر کەسێک لە ئێوە بینیوێتی بە لە خوارەوە بینوسێ بۆم، نەمبینیوە پیاوێک ژن نەهێنێ، یعنی کوڕێک ژن نەهێنێ لەبەر خاتری ئەوەی خزمەتی دایک و باوکی بکە، بمێنێتەوە حتا ئاخر خزمەتی دایک و باوکی بکە. نەمبینیوە ژیانی خۆی بکاتە قوربانی دایک و باوکی. مستحیلە. کەوابوو یعنی حیفە ئێمە ئازاری دڵی خێزانەکانمان بین لەبەر خاترەوەی وڵات چییە کچیان بووە کوڕیان نەبووە. لە کاتێکا کە علمیش ئەمڕۆ کەشفی کردووە، علم ئەمڕۆ کەشفی کردووە کەوا مەسئلەی کچ و کوڕ، ئایا کچت ببێ یا کوڕت ببێ، هۆکارەکە گەڕێتەوە بۆ پیاوەکە نەک بۆ ئافرەتەکە. چونکە ئافرەتەکە یەک جۆر کرۆمۆسۆم ئەنێرێ، یەک جۆر، بەڵام پیاو دوو جۆری هەیە. یعنی ئافرەت کرۆمۆسۆمی ئافرەت ئێکسە، یعنی ئەگەر بینێرێ یعنی یەکێکی هەردوو ئێکسە، یەکێک لەو ئێکسانە ئەنێرێ. بەڵام هی پیاو ئێکس وایە، یعنی کە ئەینێرێت یان ئێکسەکە ئەنێرێ یان وایەکە. یعنی ئەگەر پیاوەکە ئێکس بنێرێ و ئافرەتەکەش هەر ئێکسە ئەو کاتە کچ دەرەچێ. بەڵام ئەگەر پیاوەکە وای بنێرێ ئەو کاتە بێتە ئێکس وای و ئەبێ بە نێر، ئەبێ بە کوڕ. یعنی کەوابوو علمیە نیش لە ڕووی زانستیشەوە هۆکارەکە بۆ پیاوە گەڕێتەوە نەک بۆ ئافرەت. لە بواری دینیشە خۆشەویستەکانم، پێغەمبەری خۆشەویستمان صلی الله علیه وسلم ئەفەرمێ هەر کەسێ ئەگەر خوای تەعالا ئیمتیحانی بکە بە کچ، ئەگەر بە جوانی پەروەردەیان بکە، بە جوانی پەروەردەیان بکە و بیان نێرێتە قسمەتی خۆیان، ئەفەرمێ لە ڕۆژی قیامەتە ئەوانە ئەبنە بەرگریەک بۆی لە ئاگری جەهەنەم. بۆیە نابێت ئینسانی ئیماندار عەقیدە و بیر و باوەڕی بەو شێوازە بێ. ئەمە زۆر غەڵەتە. داواکارم هەموو لایەکمان ئیسفادەمان لەم چەند وشەیە کرد بێ کە عەرسانم کرد.